توي من نافع إزدي كاكيان دوربي سهار دين وهر زمان هر چوار هر چي كردستان كرو كچمان بونيا باكور باشورتيا إلى خامش دو برزان يك شارو گندكان وتزاني ديوار من كردا أو دبي أو كچا كردا أينا وتجي باي بياو شري خيجة شكيل بيناو قسم بخاكت كردستان قسم بآلاي برخدان قسم بچاواني مسد قسم بوچكي لدست قسم بصوفي آلاوت قسم بنازي جاكاوت قسم بترمي خناويد قسم بحسي بولايد تو اوكتنيد نظف روشي چكو رخي خباتت بوشي توي لێرکێ بیسەرمانن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان بەرمەتیا و کارانم هەواڵەکان ئەمڕۆ چوارشەمە 22 نۆڤەمبەری 2023 لە ڕادیۆی دەنگی گەلۆ پێشکەشەکەین بیسەرمان بن. بەیانی ئەمڕۆ فڕۆکە جەنگەکانی سوپای تورکیا جارێکی دیکە بۆردومانکردنی ژمارەیەک ناوچەی چیاکانی بۆڵێ و بربزێنی لە سنووری قەزای سیدەکان لە قەزای چۆمان دەستپێکرد و تاوەکو ئێستەش زەرەر و زیانەکان نەزاندراوە. سەرچاوێکی ئاگادار بە ئاژانسی ڕۆژنویزی ڕاگەیاندۆ بەیانی ئەمڕۆ لە ڕێگەی فڕۆکە جەنگەکانەوە سوپای تورکیا ناوچەکانی هەردوو چیای بۆڵێ و بربزێنی لە سنووری سیدەکان لە قەزای چۆمانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆردومان کردووە. لە هەفتەی ڕابردووە زیاتر لە 4 جار دەوڵەتی تورکیا بۆردومانی ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستانی کردو و تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیش بێدەنگە لە ئەو هەموو پێشێلکاریانەی دەکرێتە سەر سەروەری خاکی هەرێمی کوردستان. مامۆستایانی ناڕازی دوا بڕیاری خۆیاندا لەسەر گۆڕینی ڕێڕەوی خۆپیشاندانەکانیان بۆ گۆڕەپانی تەحریر لە بەغدا و چەند داواکارێکیشیان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی خستە ڕوو. مامۆسایانی وانەبێژ بەردەوامن لە بایکۆت و خۆپیشاندانی مەدانیانەی خۆیان تا جێبەجێکردنی داواکاریەکانیان کە دامەزراندنی هەمیشەیە. دووەم لە کۆبوونەوەی ئەمڕۆماندا دوای 3 کاتژمێر گفتوگۆ و بیرڕاگۆڕینەوە لەگەڵ سەرجەم نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ لە هەرێم بڕیارماندا لە ڕۆژانی داهاتوودا پاڵپشتی مامۆستایانی دامەزرا و ئاراستەی خۆپیشاندانەکانمان بەرەو بەغدا دەگرینە بەر. سێەم هاوکات لە هەرێمی کوردستانیش بایکۆت بەردەوامی دەبێت. لە باشووری کوردستانەوە دڵشاد میرانی ڕێخەری خۆپیشاندانەکانی مامۆسان لە سەرهێڵی تەلەفۆن لەگەڵماندا. مامۆستا دڵشاد سڵاوت لێبێ بەیانێت باش. سڵاو لە بەڕێزت پەریخان، سڵاو ڕێز و حرمەت و ئەمە وەفاسۆز خۆشەویستی بۆ ڕادیۆ تاقانەکەی دەنگی گەل لە ئەوروپا و تاراوگە کە بۆتە جێی سەکۆی هەموو لایەکمان. سڵاو و حرمەت بۆ گوێگرانی و ڕادیۆ نازدارە. سپاس دەکەین مامۆستا. بەڕێزی مامۆستا ئەگەر بکرێت لای خۆتەوە ڕادیۆکە دەنگی کەم کەیتەوە سپاس دەکەین چکە فیدباکی دەنگەکە بۆ منە گەڕێتەوە. من ڕادیۆکەم هەراو نەکردووە لێرە ئەبێت کێشە لە دەنگی من هەبێت. ئێستاەوە مامۆستا پێمان بڵێ ئێوە دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا چەند خاڵێکتان خستۆتە ڕوو و باسان لەوە کردووە کە خۆپیشاندانەکان بەردەوام دەبێ و ئاراستەی خۆپیشاندانەکانیش بڕیارە بگۆڕێ. دەمێت لەسەرەمە بزانێکم بۆ چێم بڕیارەتان داوە بۆ ئاراستەی خۆپیشاندانەکانتان بۆ گۆڕەپانی تەحریرە بن. بەڵێ لە ڕاستیدا پەریخان کۆی لە ساڵانی ڕابردوو تا ئێستا لە ساڵی 2014ەوە بۆ 2023 کە 9 ساڵ و 6 مانگ ئێمە لە شەقامەکانین بۆ ئەوەی کە بەدەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بڵێن کە فەرمانبەران لە هەرێمی کوردستان بەگشتیەوە مامۆسایان بە تایبەری لە دۆخێکی زۆر خراپ و ناهەموارداژین. بەڵام لە ڕاستیدا ئەمەی کە زۆر گرنگ بوو ئەوەیە کە لەم کۆی 9 ساڵ و 6 مانگە زیاتر لە 75 بەیان نامەوە 75 گردبوونەوە 75 خۆپیشاندان لە هەرێمی کوردستان
ڕوویداوە کە ئاخیرەمیان ئەم ڕۆژی یەکشەمەی ڕابردوو بوو بەڵام کۆی داواکاریەکانمان حەقیقت لە چەند داواکاریەکە خۆی بینێتەوە کە هەر هەمووی 5 داواکاری بوو لە کۆی ئەم 75 خۆپشاندانەی لە ڕابردوودا ئێمە بە ئەنجاممان گەیاندووە بەڵام ئەوەی جێگای ئەسەف ئەوەی جێگای داخەوەی جێگای زۆر بێزاریە بۆ ئێمە لە بەداخەوە بەرپرسانی ئەم وڵاتەوە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک ئەممانگرتن و خۆپشاندان و ناڕزایەتیانی ئێمەیان بە هەند وەرنەگرت ئەویش بەهۆی چی بەهۆیەوەی کە چەند هۆکاری تێ بوو کە دوجاریە مەسەر ئەو بابەتە ئەو خاڵانی کە زۆر داواکراوە بوون لەلایەن خۆپشاندەرانەوە ئەوە یەکەم پاراستنی شکۆی تاک لەم هەرێمە چکە ئەوەت بیر نەچێ پەریخان لە هەرێمی کوردستان بەداخەوە تاک شکۆی شکێنراوە تاک شکۆی لەژێر پرسیارایەوە ناتوانێت بەپێی ئەوەی کە هەیە وەک ئینسان ممارەسەی ئینسانبوونی خۆی بکاوە لەژێر ئەشکەنجە و یعنی تا ڕادەیەک دەتوانین بڵێن ئەسکەرتاریەت بەداخەوە لەم وڵاتە پەیڕەوەکە یەکێتر لەو داواکاریانی کە چەند ساڵی ڕابردوو ئەمە هەمان بووە بە پێدانی موچەکانمان بووە لە کاتی خۆیدا کە بەداخەوە ئەمەش لە کۆی ئەم 9 ساڵە بۆ ماوەی 3 ساڵ بۆ ماوەی 38 موچە لە هەرێمی کوردستان 38 موچە نەدراوە کە من پێم وایە لە تەواوی دنیاوە لە هیچ نەتەوەی ناتوانێت لە سەرانسەری دنیا موچە خۆرەکانی ئەوە ناخۆ ڕاگر بن کە 38 موچە وەرنەگرن بەڵام هەر بەردەوام بن لەسەر ممارەسەی ئەو کارانەی کە خۆیان ئەیکەن بۆیە ئەمە وێنەیەکی تری پیشانی موچە خۆران لە هەرێمی کوردستان فەرمانبەران لە هەرێمی کوردستان ناکە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە بە هەند وەرناگرێ بۆیە ئیتر بە حکوومەتی وت نەخێر بە حکوومەتی ود ناچینە ژێرباری هەموو ئەو ئەرکانی کە لە ڕابردوودا بە ئێمە سەپاندووە بۆیە ئەمڕۆ 48 ڕۆژە بایکۆتی هەموو پرۆسەی خوێندن لە پارێزەکانی سلێمانی هەڵەبجەوە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین لەم سنوورانەوە قەزای کۆیە کراوە کە بەڕاستی ئەمە هەڵوێستێکە کە ئەکرێ بڵین هەڵوێستێکی زۆر جوامێرە بوو جوامێرانە بوو کە لە سەدا یعنی 713,000 خوێندکار ئێستا لە پرۆسەی خوێندن بێبەشن و نزیکەی 50,000 مامۆستا لە بایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کردووە. باشە وەزیری پەروەردە دەڵێت موچە و شایستەدارایەکانی مامۆستان لە ئەستۆی بەخدا پێتان وایە بە گۆڕینی ئاڕاستی خۆپیشاندانەکان بۆ گۆڕەپانی تەحریر وەڵامێکتان بدرێتەوە بایکۆت بشکێنن یاخود نا؟ پەری خانەوەت بیر نەچێت هەر ئەم وەزیری پەروەردە و حیزبەکەی و دەسەڵاتدارانی مەرێمەکە لە ڕابردوودا ئەمە پەنامان بۆ بەغداد برد ئەمان ئێمەیان بە خیانەتکار و بە ینی کۆمەڵێک شت کە ئەسڵەن پێم شەرمە لەبەر حرمەتی گوێگرانی دەنگی گەل باسکەم کە چیان بە ئێمە وتووە ناوزەدی ئێمەیان بە چی ئەکرد لەسەر ئەو هەوڵانەمان کە لە ڕابردوو لەگەڵ کوتلە سیاسەکانی عراق وەلایەنی پەیوەندیدار لە عراق ئەنجامدا بوو کە ئێمە زیاتر لە 5 دیداری گەورەمان لە بەغداد کرد بۆ بەدەستێنانی مافەکانمان بەڵام بەداخەوە لێرەوە حیزبی دەسەڵات بە تایبەتی زۆر دژایەتی کردین و تەخوینیان کردین و تەنانەت یعنی وای لێ هات لە ڕێگەی پەیجە سێبەرەکانیان بابەتی ئەخلاقی و خێزانی و دار و بەرد یعنی ئەوەی تۆمەت و هین بوو بۆ ئێمان هەڵبەست بە کافر ئێمەیان لە قەڵەما کە پەنامان بۆ بەغایەناوە بەڵام ئێستا کە داوامان لە خۆیان کردوایوتیان حەقیەوە لای بەغا یعنی دووفاقیکردن لە سیاسەت لە وڵاتە بەداخەوە وای کردووە کە هەموو شتەکانی نابەجێوە ناڕوون کردووە بەڵام ئەوەی کە جێگای خۆشحاڵی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان خەڵکەکەی زۆر بەباشی لە دەسەڵات تێگەشتەوە زۆر بەباشی لە حیزبەکان تێگەشتون وازانن چیەکەن وازانن چۆن بڕیارەیەن وازان چۆن یەکگرتووی خۆیان پارێزن وازان داواکاریەکانیان چۆن بکەن کە ئەمە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو بوونی نەبوو ئەوەی شت بیر نەچێ پەریخان لە هەڵبژاردنە یەک لە دوای یەککانە ئەمەد بۆ دەرەکەوێت کە بەڕاستی کورد هۆشیار بۆتەوە بە تایبەتی لە باشوور بەواتای کەلیمە سزای ئەو بەرپرسانەوە دەسەڵاتدارانیان ناوە بڕۆ سێرچێک بەسەر ئەو دەنگانە بکە کە پێشتر هێناویانەوە مەرحەلە بزانە ئێستا لە کۆتایی و لە زۆر لە سفرەوە نزیک بوونەتەوە ڕێژەی کورسیەکانیان کە پێگەی جەماوەریان لەبەر ئەم هەڵوێستانیان لە دەزیاوە. مامۆستا ئەزانی خۆ با قسێ بکەین جەنابەت چەند جارە باسیەوە کێڵەی کورد هۆشیار بۆتەوە بەقەدەر و هۆشیاری کە جەنابەت باسیەکەی ئەبوو ئێستا جگەر لە دەنگی ناڕزایی مامۆستایان کۆی گشتی
فەرمانبەران ئێستا لەسەر جادە بوونا بۆ داوای حەقی مافی خوان کۆی گشتی ئەو شارانەی دیکەی کە خۆ بەقەدەر سلێمانی لە هەولێر و دهۆک و ئەم شارانە ژیانی مامۆستا هەیە کە بێموچێ ئەوان بۆ نایانە سەر شەقام. پەری خان حەزەکەم ئەمەد بۆ باسکەم چکە من لە ناواقعەکەم ئێستا خۆپشاندانەکان و ناڕزایەتیەکان لە مامۆسایان دەرچووە ئەوەی کە ئەبینرێ ئێستا مامۆسایانن فەرمانبەرانن خوێندکارانن خوێندنی باڵایە شارەوانیە کارەبایە هەموو ئەمانە ئێستا لە ڕیزی خۆپشاندەرانن بەسەر مامۆستا بینین لەسەر شەقام ئێمە مامۆستا ڕابەرایەتیانەکات ئەنا کۆی زۆربەی چین و توێژەکان لە شەقام وجودیان هەیە و بوونیان هەیە و ئەنجومەنیان هەیە بەڵام لە ڕاستیدا مامۆسایان و ئەنجومەن و ئەو خەڵکە دەستە بژێرەی کە ڕابەرایەتی خۆپشاندانەکانەکە خۆپشاندانەکان ڕێکخە مامۆستان ئەنا ئەوانیش بەدەرنین لە ڕاستیدا لە ئەو ناڕزایەتیانی کە لە شەقامەکانەکرێەوە ئەمە وەکو پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەوەی دەرەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیە بەستەبارەت بە هەولێر و دهۆک و سۆران و بادینان و ئەمانە بابەتێک هەیە کە پێڵێن عسکرتاریەت بابەتێکەیە پەریخان پێم خۆش ئەوەت بیر نەچێت لە ساڵانی ڕابردوودا و تەجروبەمانە بوو خەڵکاتە شەقامەکان خەڵک ناڕزایەتی دەربڕی بەڵام وەڵامدانەوەی ئەمانە چۆن درایەوە بە کوشتن بە بڕین بە تۆمە دروستکردن بە زیندانی بە ینی کۆمەڵێک بابەت هەیە ئینسان جوجار ڕۆحی خۆی لەسەر وێ شتێکەوەیەوە ڕۆحی خۆی پەیوەندیتان هەیە لەگەڵ مامۆسانی ناڕازی ئەم شارانەی دیکە ئەوان هەڵوێستیان چی دڵن من ئەوەت پێڵێ مەڵێم ئەو ناڕزایەتی لە هەولێر و دهۆک و ناوچانە هەیە دڵنیاتەکەمەوە لێرە نییە بەڵام ڕوویکی ئەسکرتاریت و هێن هەیە کە ئەمەی زەبت کردووە ئەمەی پەردەپۆش کردووە ئەمەی نەهێشتووە بەو حکومە ئەسکرتارێتی کە هەیەی لە بەرەوەی ئێمە من ئەگەر یەک ڕۆژ لەگەڵ من بی بزانی چ نامەیە یعنی هەر نامەکانی دهۆک هەولێر ئەو ناوچانت شان بدەم لە فەرمانبەرانیان لە مامۆستایانیان لە چۆن لەژێر تعزیب و هەڕەشە و ئەوان تەسەوری ناکەی یعنی ئەمەی کە لەوێ ئەگوزارێ باوەڕم پێ بکە ئێستا لە وڵاتە تەواو و دیکتاتۆرەکانیش ناگوزارێ ئەوان ناڕازبینین پێدوانە بێ ئەوان پشتگیری حکوومەتەکە نەخێر ئەوانن دوو جار زیاتر لە ئێمە ناڕازی شاری سلێمانی شارێکی فرە ڕەنگە ئێستا بەهۆیەوەی کە زۆربەی حزب و لایەنە سیاسیەکان لەناو شاری سلێمانیە بۆ خۆ دەزانی کۆبۆتە و ڕۆژ بە ڕۆژی ژیانی ئەتوانین بڵین ڕەنگی نوێ لە ناو شاری سلێمانیە سەر هەڵادا ئەو حەزبانەی کە لە ناو شاری سلێمانیان بە دیاریکراوی یەکێتی و گۆڕان کە بۆ خۆیان لە ناو حکومەتان لەگەڵ ئێوە دانیشن هەتا ئێستا ڕای ئەوان چی بووە بە هەموو حزبەکانی دیکەوە بە حزبە ئیسلامیەکانی شۆ بیرمان نەچێت بەڵام یەکێتی و گۆڕانێکەکەن لە هەر حزبە سەرەکیەکان کە لەگەڵ پارتیە لە ناو حکومەدان خۆی لە ڕاستیدا فەریخان داوایان کردو بۆ دانیشتن و گفتوگۆ بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک ڕەتمان کردوێتەوە لە بەرەوەی تۆ دانیشتن لەگەڵ چیاکەیت و پەیامێکە ئەی نێریت ئێمە پەیامەکەمان لە 2014ەوە ناردووە یعنی تۆ ئەوەت بیر نەچێ 75 جار بە 75 کۆنگرێ ڕۆژنامەوانی و 75 داواکاریت کردووە ینی دانیشتن چه مانایەکی هەیە داواکاریەکانمان زۆر وازەحە داواکاریەکانمان زۆر ڕەوان و زۆر سادەن ئەوان داوای هەتا لەم چەند ڕۆژی ڕابردوو حکومت لەسەر ئاستی باڵای حکومەتی هەرێم داوای دانیشتنیان کردو ئەسەن ڕەتمان کردو بە بایەخیشمان پێنەیە لە بەرەوەی ئێمە داوای چ پێویستەکە ئەسڵ نامانێت لەگەڵیان دانیشین داواکاریەکانمان جێبەجێ بکەن و هیچ پێویستمان بەدات خەڵک زۆرە پرسەی خوێندنی ئەمساڵ هەژمارە کرێت یاخودنا بە پێی کارنامەی حکوومەت لە وەزارەتی پەروەردەکە دانراوە بە پێی و کارنامەیە ئەمڕۆکە ڕۆژی چوارشەمەیە و 22 مانگە لە 1940 کۆی کارنامەی خوێندن لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیە بەداخەوە سفرە کە ئەمە قۆناغێکی جیارمەترسیدارە بۆ هەژمار نەکردنی ساڵی نوێی خوێندن لە ئەم ناوچانەکە کاتە 50 زائیدێکی کۆی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان باشە ئەوەی تەنیا لە ناوچەی سلێمانی و هەڵەبجە و ئەم شوێنانە هەژمار ناکرێ یاخود ئەوەی کە لە هەولێر و دهۆک و ناوچەی بادینان هەیە هی ئەوان هەژمارەکریان خود کۆی گشتی پرۆسەکە هەژمار ناکرێت خۆی ئەمەی کە خوێندن تێیدا سفرە 50 زائیدیەکە
بەبەرەوەی 713,000 خوێندکار لە پرۆسەکە زیاتر لە 50,000 مامۆستا و پێی ژماری خوێندنگاکانیش و پێی جوگرافیەکانیش 50 زائیدیەکە کۆی پرۆسی بایکوور لە سنوورەکە هەیە. ئەمە یەک دوو یونسکۆڵێ لە هەر شوێنێک خوێندن بۆ ماوەی 45 ڕۆژ سفر بوو ئەوە بەپێی بە کارنامەی خۆی تریشی پێکان نایکات چکە خۆ دەزانی پەریخانە وڵاتە هیچی بەسەری چەوە نیە تۆ موچەت بڕاوە خۆ بەپێی یاسایەک نییە بۆ بڕینی پلە بەرزکردنەوە 9 ساڵ ڕاگیراوە یاسایەک نییە مامۆسایان دانامەزێنی یاسایەک نیە یعنی هەرچی شتە لێرە غێر قانونی و غێریا یعنی ئەمانە ڕوئەیەن بۆ هەموو شتێک لە وڵاتە واریدە یعنی ئەتوانێت بەیانی چیت عقل تەسەووری نەکات مامۆستای پێم بڵێ کۆی پرۆسەکە هەژمار ناکرێ هی خوێندنی ئەمساڵ ئەگەر بەڵێ کۆی پرۆسەکە هەژمار ناکرێت بە کورتی پێم بڵێ مامۆستا زۆر داوای لە بڕنەکەم لە بەرۆی کاتەکەم زۆر کەم ماوە بە کورتی پێم بڵێ بە دیاریکراوی ئەو خاڵانەی کە پێویستە بۆ مامۆستایان جێبەجێ بکرێ چی و چین؟ من لە چەند خاڵێکا زۆر بە کورتی بۆت کورتەکەمەوە یەکەم پاراستنی شکۆی تاک بە گشتی مامۆسایان بە تایبەتی دووەم پلە بەرزکردنەوە کە لە ساڵی 2009 ڕاگیراوە یعنی 9 ساڵ و 6 مانگە پلە بەرزکردنەوە کە ئەمە بۆ جۆرێک لە جۆرەکان لە سەدا بسوویەکی کۆی ئەو موچەیەت هەیە ناڕاستەخۆ لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حرمەتم بۆ گوێگرانی تۆ لێت ئەدزێر لە بۆی 9 ساڵ و 6 مانگە ڕاگیراوە دووەم پێدانی موچە لە کاتی خۆیان کە ئەمە زۆر گرنگە یعنی سێم دامەزرانی مامۆسایانی وانەبێژ کە بوونەتە کۆڵەکەیکی ئەجگار ئەساسی لە پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستاندا. دنیایەک سوپاس دڵشاد میرانی ڕێکخەری خۆپیشاندانەکانی مامۆستایانی ناڕازی لە سلێمانی سوپاس بۆ یەکەم ڕۆمیوانی ڕادیۆی دەنگی گەلبی ڕۆژێکی خۆشتان هەبێت. زۆر سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ جێگورانی بەڕێستان. ماوەی 29 ڕۆژە سلێمان ئەحمەد ڕۆژنامەوان و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆشنوویست لەلایەن ئاسایشی پارتی دموکراتی کوردستان و لە دەواازەی فیشخابوور ڕفێنرا و تا ئێستا هیچ زانیارێک لەو بارەوە نازاندرێ. لەو بارەوە سەمیرە سەعید ڕۆژنامەنووس دەڵێ سیاسەتی پارتی دموکراتی کوردستان سیاسەتێک نییە کە بە تەنها جێبەجێکار بێ بەڵکو ڕێنیشاندەرێکی هەیە کە دەوڵەتی تورکیا چونکە باشووری کوردستان بۆ بەلانکێک بۆ هاوڵاتیانی پارچەکانی دیکە بۆیە بە شوێکی دیکە مامەڵیان لەگەڵ دەکرێت. ئەو سیاسەتی پەدێکە بەرامبەر بە هەموو دەنگە ئازادەکان کە لە باشووری کوردستاندا پەیڕەوی دەکات شەرمەزارەکەین ئەمە پەدەکە یەکەمین جاری نییە کە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ دەنگە ئازادەکان لەگەڵ ڕۆژنامەنووسە ئازادەکان دەکات بەداخەوە هاوڕێمان سلێمان ئەحمەد زیاتر لە 3 هەفتەیە دەبینین لەلایەن هێزەکانی پەدێکەوە بێسەر و شوێن کراوە بە بیانووی جیاواز کەمە بۆ خۆی ئەیبەیەکی گەورەیە کە پەدەکە بۆ شێوەیە مامەڵە دەکات لە شوێنێکدا کە باس لە ئازادی دەکات باس لە مافی ڕەوای گەل دەکات بەڵام لەلایەکی دیکەوە هەموو مافەکان پێشێل دەکات بۆیە پەدەکە ئەم سیاسەتێکی کە پەیڕەوی دەکات بەتەنیا سیاسەتێک نییە کە خۆی با بڵێن جێبەجێکاری بێت بەڵکو ڕێن نیشاندەرێکی هەیە ئەوش بێگومان دەوڵەتی داگیرکەری تورکیایە لەبەروی لە باشووری